سلااو دەبێت هێستا ئێمە لە دۆڵی سماقولی سەر بە قەزای کۆیان لێرە ناوچەیەکی دڵڕفێنە ناوچەیەکی شاخاوی و ناوچەیەکی سروشتی جوانە دیارە دەستگای ستاندەرد هاتوونە لێرە دووەمین کۆنفرانسی هەڵسەنگانی خۆیان کردووە بەڵام ئەوان کەم ناوچیان هەڵبژاردۆ لەبەر سروشتی جوانی و لەگەر لەبەر ژینگە خۆشەکەی نییە بەڵکو لەبەر ئەو ژینگە سیاسیەوە خۆیان دەڵێن کە لە هەولێر بۆیان هاتوتە پێش ئەوان ئاماژە بۆ دەن کە لەلایەن دەستگا ئەمنیەکانی هەولێرەوە چەند جارێک داوایان کردووە کە کۆنفرانسی خۆیان لە ناو شاری هەولێر لە هەر بینایەک لە هەر باڵەخانێک لە هەر ئوتێلێک بکەن بەڵام بۆ خۆیان دەڵێن ڕێگری لێیان کراوە بۆیە هاتوونەتە ئەم شوێنە کۆنفرانسەکەیان کردووە کۆنفرانسەکە لە کاتژمێرنەوە دەست پێ کردو تاوەکو 4 پاش نیوەڕۆ بەردەوام دەبێت و تایدا هەڵسەنگاندن بۆ پرۆژە و کار و پلانی خۆیان چ لە ڕابردوو چ لە داهاتوو هەڵدەسەنگێنن. من ئێستا بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم کۆنفرانسە سەبارەت بە ڕێگریەکان مەسعود عەبدولخالق ڕاوێژکاری دەستگای ستانداردم لەگەڵ بۆی زانیاری زیاتر لەوەرگرم. کاک مەسعود سڵاو دەبێت ئەگەر پرسیارەکە وا بکەین بۆچی لە هەولێر ڕێگەیان پێدەدان چێن ئەوانەی کە ڕێگری بوون بۆ ئەوەی کە کۆنفرانسی ئێوە خۆت لە شاری هەولێر بکەن. لە پێشدا دەبێ ڕوونکەمەوە کە سەرۆکی ئێستا دەستگای ستاندەرد ئەمە زۆر جوان باس کرد ڕاوێژکار سا خەڵکی نوێمان پەیداوە لە ناو دەستگای ستاندەرد دەستگۆڕی دەسەڵات هەیە سکرتێر دانرایە و تەبێژ خەڵک لە زیاتر بە پێشکەوت پێسان وەکو ڕاوێژکاریانە من داناوم ڕاستیشم ئێمە لە دوای ئەو هەموو جێچەڵە بە ستاندەرد کرا دام دەستگاکانی زۆر تەتەوری کرد بە حقیقەت ئەوەی ئێستا کە هەیە ئەو بەس مەسئولی بەشەکانە کۆنفرانسی توێژینەوە هەڵسەنگاندنی بەشەکانە ئێستا ئامادە بووینە و تیایدا دەرکەوت کە هەنگاوی زۆر گەورە نراوە. ئێمە لە ناو هەولێر ڕاستی ڕێگری دەکرێت چەند جارێک ڕێگریەکە وەک خۆی باز بکەین ئێمەیان مەنع نەکردیەوە بەڵام نایلن لە هیچ شوێنێک کۆنفرانس بکەین نایلن دانیشتن بکەین دانیشتنەکەش چۆن ڕاستەوخۆ یان دێن یان بە صاحب هوتێل بە صاحب هۆڵەکە دەرێن نابێ ئەو شوێنیان بدنێ ئێستا ئەمە چێ ئەوارەکە ئەدام دەستگای دەسەڵاتی هەولێرێ ئاسایشان هێزەکی گەورەی مشتەرەکی سەرۆکایەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگە و ئاسایشی ناوخۆ و زێرەبانی هەموو هاتبوون چەند جاریچکەشەیە بە ڕسمی بە صاحب هوتێلەکە دەگوترێتن بەو هەر ئێمەش نینە زۆربەی ڕێکخرا و دەستگا مەدەنیە سەربەخۆیەکان لە هەولێری تووشی ئەو ئەزمەیە بووینە بۆیە ناچار ئێمە ڕوومان لە جۆرێک لە وەکو شۆڕشی پێشووتر و کۆنفرانس لە شوێنێکی وەکو سماقول بکەین. ئەمەکە شەر وایە وڵات تقریبن وایە ئێستا گەڕانەوەیەکی زۆر مەترسیدار هەیە لە کوردستان ینی نەقانون هەیە نە دەستور هەیە نەسەوابیتی نیشتیمانی ینی کاوە دەرێن ئەمە بخۆمان زانین بە تەواوی معنایەتی بۆیە دەوەستێتە سەر میزاجی حیزب و بەدەر لە قانون ئەو ئیشانەکردنەوەی هەموو لایەنەکانی قانونمان تەوا دوای ئێمە بە مالیەیەکی زۆر کەم ئەو گەشەکردنە گەورەمان کردیا و توێژینەوەکانیشمان ئەوە وەجاروێ ئیستدامی کردێ لەگە دەسەڵات ینی دەسەڵات کێشەی ئەوەی ئێستای ئەوەی هەیە شانازی بەڕابردووی خۆی ناکە شانازی بانگاوەکانی خۆی ناکە ئێماوانە ئاشکرا دەکەین ینی وەکو برێ نەخشە ڕێگەی استراتیجەتی هەرێمی کوردستان دیاری دەکەین ڕەنگە ڕای خۆمانە ئەو پێتێک دەچیت لەبەر ئەو نەخشە ڕێگەیەک هەڵدەبژێت لە خزمەتی گەندەڵی بێ لە خزمەتی بەرجەسەکردنی وەکو برێ کۆمپانیایەکانی خۆی بێ ئەوە تێک جیران بوون لە هەولێر کە ڕێگری لە ئێوە دەکرێت ئەو کۆنفرانسە بەسن خۆ ئێرش خاکی هەرێمی کوردستان و شارێکی تری هەرێمی کوردستانە ینی قسەتان سەبارەت بەمە چێکە لە شوێنێ ڕێگری دەکرێت و لە شوێن دیکە ئەوتە بوون بە ئازادی هەمووتان لێرە کۆنفرانسەکە دەبەست قسەت چێ سەبارەت بەمێ وەڵڵاهی نازم وڵا برێم چێوە لە کوردستان ڕاستە دەرن یەک هەرێمی کوردستانەوە بەڵام ڕاستیدا نەک یەک هەرێم بەڕێی من لە چاری هەر زیاترەوە هەر هیچ ئەجە لە هەر شوێنێکی کانتۆ نەکە ینی لە کوردستانە تا ئێستا ئەمەش ئەو شوێنەمان هەربژات ئێرە سماقول لەبەرەوەی لانکەی هەم شۆڕشەکانی پێشووترا داستانی زۆر زۆر گەورە لێرە کرایە و منتقەی هەز دەکەین زۆر زۆر ئازادی و ئازادی ئینشاڵڵا لێرە بەرەو هەموو شارەکانی کوردستان بەرچ قسەکان من تەبان لێ بوو باسی لە پرۆژەیەکت گوتت لە هەرێمی کوردستان پرۆژەیەکە لە ینی خەریکی گەڵا لە بوونیەتی حتا باس لەو کرد باس لە ڕزگاربوونی کوردستان کرد مەبەست چییە لەم قسێ خۆی باسی ئەوەمان کرد لێرە چۆن بینای ئیعلامی هادف بکەین نەک ئیعلامەکی تێک و پێک دەروە ینی باسی ئەوەمان کرد کە لە کوردستان ئەزمەی ڕوئیا هەیە زۆر سەرکردەی گەورە خاوەنی ڕوئیای گەورە بوون ئەوانە نەماون ئێستا هەموو حیزبەکانی کوردستان تووشی ئەزمەی ڕوئیان بۆیە متەڕەدیدندا هەڵویست ئێمە گوتمان خزمەتی ئیعلامێکی وا بکەین ئەو ڕوئیایە لە بۆ کورد دروست بکرێ بزانی ڕێگەی ڕاستی خۆی چێت چیتر ئیعلامەک هەیە لە کوردستان خەڵکی چاواشە دەکات خەبەرەکان وەردەجێڕی ڕەشی سپی دەکات دۆڕاوی دەکاتە براوە
ڕێگایەکە بۆچی وا دەکات وڵا ئەوە ینی زۆر میکافیلیانە لە خزمەتی دەسەڵات و لە خزمەتی تەبقەی گەندەڵش ینی تەبقەی گەندەڵ لە کوردستان ئەو ئیشانە دەکەن بۆ درێژبوونی تەمەنی خۆی بۆیش تاڕاتەیەک سەرکەوتوو بوونە ئەوەی دۆڕاوە لە کوردستان ئێستا میلەتە تاریخە کوردایەتیە بەرژەوەندی گشتیە دەوڵەتی کوردستانیە ئەوانە هەموو دۆڕاوە ئەوەی براوەیە تەبقەی گەندەڵ زۆر لەو 27 ساڵی زۆر بەباشی بردیتەوە ئێمە دەمانەوێت ئەوە ئاشکراکەین لێرەوە ئەو ڕێگایەک هەڵبژێرین کە ڕێگای حەقیقی میلەتە چیتر بە دوای تەبقەی گەندەڵ نەکەون لەوەی ئیسیدامەکە ڕوودەدا بەڵێ هەکارەوە گوێبیسی بووی مەشەدە بوو خاڵق ڕاوێژکاری دەستگای ستاندارد و سەبارەت بە هەم ڕێگریەکان لە شاری هەولێر و هەم ئەو ناوەڕۆکی ئەو کۆنفرانسی کە دەیبەستن لە دۆڵی سماقولی قسەی بۆ کردین بەڵێ